خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. چاوپێکەوتنی ئەم جارەمان لە شاری کەلاری باوەشی گەرمیانەوەیە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر دەوڵەت و خێڵ و کۆمەلگا بکەین. قسە لەسەر ئەوە بکەین ئایا دەوڵەت بەچی دروست دەکرێت. سۆسیۆلۆگێکی وەکو ئیبن خەلدون پێی وایە دەوڵەت تیرە دەتوانێت یاخود هۆز یاخود کۆمەڵی خەڵک یا گروپێک یا پەیامبەرێک دەتوانن دەوڵەت بنیاد بنێن. ئایا ئەم تێز و تیۆرەی ئیبن خەلدون بۆ هەموو قۆناغێکی دەوڵەتداری گونجاوە؟ خەلدون دەوڵەت دەکا بە سێ قۆناغەوە: قۆناغی لەدایک بوون، گەشەکردن، قۆناغی مردن و پیربوون. ئایا ئەگەر ئێمەی کورد ئەم پێوەرانە یاخود ئەم تیۆرانەی ئیبن خەلدون بپێوین بۆ خۆمان کە تاوەکو ئێستا نەبووینەتە خاوەنی قەوارەیەکی سربەخۆی دانپیانراو، لەکوێی ئەم تیۆرانە داین؟ ئایا ئەو یاداشتانەی کە نووسراوە لەسەر مێژووی کورد تا چەند کەسایەتیەکان ئەوانەی کە بە پاڵنەری خێڵ و هۆزایەتی و نزیک لە دەسەڵاتەکان ئەم یاداشتانیان نووسیوەتەوە، باسییان لە ڕۆڵی کورد بۆ گەیشتن بە سربەخۆیی و مافی چارەی خۆنووسین کردووە، تا چەند نووسینەکانیان عەقڵیەتی خێڵ یاخود مێنتاڵێتی خێڵ بەسەری دازاڵ بووە. کورد لە ئێستادا دەتوانێت بە کام لە پێوەرەکان دەوڵەت دروست بکات؟ بەو پێوەرە نێودەوڵەتیە گشتیانەی کە هەیە، یاخود پێوەرە کلاسیکیەکانی مێژوو، یاخود ئەو پێوەرانە یا ئەو تێژ و تیۆرانەی کە ئیبن خەلدون باسە دروستکردنی دەوڵەت دەکا. هەوڵ دەدەین ئەم تەوەرانە شیکاری بکەین بە میوانداری هەر یەک لە بەڕێزان: مامۆستا مستەفا سەعید، نووسەر و وەرگێڕ، مامۆستا بەڕێز عەباس توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد، مامۆستا سەباح عەلی جاف، نووسەر لە شاری کەلار. زۆر خۆشحاڵ بووم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. مامۆستا مستەفا، ئەوەی ئێوە خۆتان خەریک کردووە بە وەرگێڕانێکی ئیبن خەلدونەوە، قسە لەسەر ئەوە کە ئاڵێ باسی کۆمەلگاکە کە کۆمەلگا بەدەوی یاخود دەشتەکیە و دواتر دێتە سەر قۆناغی دەوڵەتداری کە دەوڵەت چۆن دروستەکرێت. ئەو گردبوونەوەیەکی جەماوەری ئیتر ئایا ئەگەر تیرە بێت و پەیامبەرێ بێ بتوانێت گۆڕانکاریکە بەبێ یاسا و دیسپلین، بە گرنگ ئەوەیە بتوانێت خەڵکێک لە دەوری کۆبێتەوە دەتوانێت دەوڵەت دروستکە. ئەم تیۆرەی ئیبن خەلدون لە چیەوە سەرچاوی گرتووە؟ لەوە سەرچاوی گرتووە کە قۆناغەکانی گەشەکردنی ژیانی مرۆڤ وەکو پێداویستیەک لە سەرەتاوە دەوڵەت ئەبێ وابێ و حاڵەتێکی ئاسایی گەشەکردنی سروشتی ژیانی مرۆڤە، یاخود ئەمانە ئەبن بە پێودانگ و پێوەەر بۆ دەوڵەت کە لە هەر قۆناغەکە دروستیکەی تەبیعیە ئەگەر سەرۆک هۆزێ خێڵێ خێزانێ بنەماڵەیەکیش بێ، گرنگ ئەوەیە بتوانێت شتێک دروست بکە ناوی بنێ دەوڵەت. سپاس بۆ بەڕێستان، بە خێراتنتان دەکەین بۆ شاری کەلار، و سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام، و سڵاو لە بینەرانی بەڕێز. دیارە دەوڵەت لای ئیبن خەلدون پانتایەکی زۆری وەرگرتووە لە کتێبی ئەلعیبەردا و لە مقدمەشدا زۆر باسی ئەکا کە چۆن دەبێت دەوڵەت دروست بکرێت. دیارە ئیبن خەلدون وەکو بوونەوەرێک یان زیندەوەرێک یەک گیانلەبەرێک لە دەوڵەت ئەڕوانێت. بۆیە دەوڵەت دەکات بە سێ قۆناغەوە: قۆناغی دەشتەکی یان پێ بڵێن بەداوەت، قۆناغی گەشەکردن و قۆناغی پیربوون و لە ناوچوون. و بۆ هەر یەک لەمانە ئیبن خەلدون نزیکەی 40 ساڵ زیاتر یا کەمتری داناوە کە ئەو قۆناغی پێدا تێبپەڕێ. لە قۆناغی دەشتەکیدا ئیبن خەلدون باس لەوە دەکات، دەڵێت دەشتێکی یان بەداوەت کۆمەڵە خەڵکێکن کەوا هیچ دەوڵەتێکیان نییە و هیچ یاسا و ڕێسایەکیان نییە و وڵات لە یعنی بڵێن خەڵکەکەی لە پشێویدایە. بۆیە لە نێو ئەو خەڵکەدا کەسانێک باڵادەست دروست دەبن، خەڵکەکەی تر دەچەوسێننەوە. ئەو چەوساننەوەیە بە قۆناغی بەداوەت یان دەشتەکی ناو دەبات. طبعا لێرەوە ناعەدالەتی دروست دەبێت و لێرەدا مافەکان پێشێل دەکرێت و حەق نامێنێت. بۆیە کۆمەڵێک دروست دەبن. ببوورە مامۆستا، ینی ڕەگی ئەو ناعەدالەتێ لەکوایە؟ ینی کە تو ئەڵێی ناعەدالەت لە نەبوونی یاسایە، لە نەبوونی پرەنسیپە، چونکە ئەم کەسانە کە لە بەداوەتدا دەژین یان لە دەشتێکیدا دەژین پرەنسیپێک نییە، یاسایەک نییە کە مافەکانیان بپارێزێ.
بزەبت کە پێی دەڵێن یاسای دارستان یان ئەو جۆرەشتانە کە ئیتر ئەمانە زۆردارەکان بێزۆرەکان و بێهێزەکان دەچەوسێنەوە لەم حاڵەتەدا ناچار دەبن بۆ گۆڕینی ئەم وەزعە کەسێک تایانە هەڵدەکەوێت ئیتر کەسەکە دەشێت وەکو جەنابەت وتت پێغەمبەرێک بێت بە ئاینێکی تازەوە بێت یان ڕزگارکەرێک بێت یان سەرۆک هۆزێک بێت یان چاکسازێک بێت لێرەدا ئەم چاکسازە کۆمەڵێک خەڵک لە دەوری دروست دەبن و لە دژی ئەوانەی کەوا زوڵم و تعدایان کردووە کەوا مافیانیان خواردووە ڕادەپەڕن دەست دەدەنە چەک و ئەتوانن ئەگەر بەردەوام بن لە ماوەی 40 ساڵ وەکو وتمان کەمتر یا زیاتر بۆ خۆیان دەوڵەتێک دروست بکەن ئەو دەوڵەتە کە لای ئیبن خەلدون بە دەوڵەت ناوی دەبرێ پێی دەڵێن ماوەی گەشەکردن بۆیە ئەوە لای ئیبن خەلدون دەوڵەت بەو شێوەیە بەسێ قۆناغدا تێدەپەڕێت. سپاس مامۆستا دەگەڕێمەوە لە بابچمە لای مامۆستا بەڕێز. مامۆستا ئەوەی کە لەو توراسی کە بەجێماوەیە ئەو کە لە پوری نووسینەی کە لە پێشینەکانەوە بەجێماون بە تایبەتی ئەوانەی کە دەستنووسەکانیان یا یاداشتەکانیان یا ئەوەی پێوتێ مزەکەرات کە نووسرا و بەجێماوە بۆ ئێمە تا چەند یعنی کاریگەری و تارمایی خێڵ یا هۆزگەرایی یا ئەوەی پێوتێ مێنتاڵێتی و عقلیەتی خێڵ زاڵە بەسەر ئەم نووسینانە و ڕێگر بووە یاخود بە پێچەوانەوە یاخود هاندەر بووە بۆ ئەوەی کە کوردیش بە تایبەتی کە ئێمە باسی کوورد دەکەین و ئێوەش توێژینەوەکانتان لە بواری یاداش نووسی کوردیدایە یعنی کورد بگا بە مافی ڕەوای خۆی و بەسەر بە خۆی وەکو ئەو هەموو گەلوونەتەوەی تری میلەتانەی تری جیهان کە بۆ خۆیان سێبەر و قوارەیەکیانەیە کوردیش خاوەنی ئەو سێبەرە بێت. سەرەتا زۆر سواز بۆم چاو پێکوتنەوە و بەخێربن بۆ شاری کەلار سپاس بۆ کەناڵی پێیان طبعاً بەپێی جۆری نووسینی یاداشتەکانە گۆڕێ و جگەل لە کوردەکانیش تێڕوانینی جگەل لە کوردەکانیش گرنگە بۆ خوێندنەوەی دۆخی خێڵایەتی و سیستەمی بنەماڵەیی لە کوردستاندا. طبعاً ئێمە پێش ڕەفیق حەلمی یاداشتنووسێ یاخود گێڕەرەوەیەکمانەیە بە ناوی مەلا مەحموودی بایەزیدی کتێبێکی بە ناوی عادات و ڕسوماتنامەی ئەکرادی سەردەمەکانیش باس ساڵی چەنە بۆی سەدەی 19 بەڵێ سەدەی 19 عادات و ڕسوماتنامەی ئەکرادەی لە سەدەی 19 لە نیوەی یەکەمی سەدەی 19 نووسیوە. ئەم مەلا مەحموودی بایەزیدی کاتوە باسی بارودۆخی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی ئەو قۆناغە مێژووی کوورد دەکات باس دەواکە کە ئینسانی کورد ئینسانێک بووە حەزی لە شەڕ بووە حەزی لە جەنگ بووە و حەزی لە هێز بووە ئەوەندەی حەزی لە بیرکردنەوە و داهێنان و ئێبداعکردن نەبووە. نمونەی ئەوە ئەهێنێتوان پیاوی ئینسانی کوردی حەزی کردووە هەموو گیانی بکرێت بە چەک و ئامێرەکانی شەڕکردن بۆ ئەوەی بە دژی دوژمنەکانی بەکاری بێنێت. ینی کەمترین بواریانە بۆ بیرکردنەوە بۆ دروستکردنی کۆنفیدراڵی و یا عقلێتی تێپەڕاندنی خێڵ لەو قۆناغی مێژوویە باس لەواکە یا مەسەلەن ئەگەر جگەل لە کوردیش ئێمە ڕۆژنامەنووسێکی بەناوبانگمانەیە لە سەدەی 20 دانا شمیتیت ئادەم شمیتێت باس دەوا بگەیتە سەر ئەوە مامەسانی تۆڵی کۆمەڵێک شتی باس کرد وەکو کەرەستە کە باسییان کردو و کەمتر بیر لە دەوڵەتەوە بۆ خۆی بیرکردنەوە لە داگیرکاری لە زیادکردنی نفوزی جوگرافی فراوانکردنی قەڵەم ڕەوی بۆ خۆی ئەمانە یعنی جۆرێک لە تێڕوانین و دیدگا نەبوون کە دەسەڵاتێک بەڕێوەبردنێ هەبێ وەکو دەوڵەت یعنی لەو کاتا تێگەشتنی ئەو کاتە وێ بۆ دەوڵەتداری بۆ لەلایەن کوردەکانەوە فراون خوازیە بێ ئەم فراون خوازیێت لە سنووری خێڵ دەرنەچووە کاک مامۆستا ئارام ینی لە سنووری خێڵ دەرنەچووە نەچۆتە قاڵبی نەتەوەوە نەچۆتە دیسەن قاڵبی ناسیۆنالیزمەوە ئەوەیە بووە هەست و شعورێک بووە بۆ نمونە ئێمە یاداشتەکانی ڕەفیق حەلمیە خوێنینەوە ڕەخنات لەوە لە شێ مەحمووەگرێ کە شێ مەحموو ئەوەندەی بەلای خێڵایەتی و بەلای بنەماڵە و خێزانەکەی خۆی ڕۆشتووە ئەوەندە بەلای دروستکردنی دەوڵەتێکی هاوچەر نەچووە ڕخنەی لەواگرێت کە دائیمەن بەردەوام لە ڕاوکردن بووە ینی ئەمە دیدگایەکی ینی دروست ینی لە لە سیاسیەک ناچێت کە ینی دیدگایەکی ڕوونیە بۆ دروستکردنەوەی سیاسی بێ بۆ دروستکردنی دەوڵەتێکی هاوچەر باسی ململانی نێوان خێڵەکانمان بووە کا لەو قۆناغا مێژوویە ینی
دواتریش کۆمەڵێک یاداشتر هەیە ئەنووسرێتەوە لە نیوەی دووەمی سەدەی بیستەمدا، جا ئێمە لە نیوەی یەکەمی سەدەی بیستەمدا کەمترین نووسینی یاداشتمانەیە، لە نیوەی دووەمی سەدەی بیستەمدا ململانەی نووسینی یاداش پەیدا بێ، ینی یاداشتەکان تەناقوز لە نێوانیانەیە، یەکێکیان بەرگری لە خێڵەکاوی تریان دژایەتی خێڵەکە، ینی بەر ینی گرروپێکیان بەرگری لە دروستکردنی دنیایەکی تازە و ینی دەوڵەتێکی تازاکە لە بەرامبەر دیدگایەکی ترا کە بەرگری لە بەوەی بە دیدگای ئەمان بەرگری لە خێڵ و کۆنەپارێزی و چی تاوەکو دواتر ئەماناکە تەجاوزکردنی قۆناغی خێڵ، ینی قۆناغێکی جیاوازتر و پێشکەوتوتریە باسەکە، بەڵێ ئەمانەی بەرامبەریان. بەڵام ئێمە ئەگەر ئەو قۆناغی مێژوێ بخوێنینەوە تاوەکو ئێسش خێڵ دیاردەیەکە هەم کۆنە هەم تازەیە، کۆنە بەوەی کە لە مێژووە ئێمە تایەت مێژوویەکی دوور و درێژمان تیا بەسەر بردووە و لە ئێستا دەسوپەنجەی لەگەڵا نەرمەکەین. یەکێک لەو ڕۆژنامە نووسە بەناوبانگی کە باز ینی تەواوم نەکرددانا شمیتت ئادەم باز دەواکە کە ئەم پیاوی کورد ئەوەندە خێڵایەتی ئەوەندەی بیرکردنەوەی دەمارگیرانەیە خۆی بە پیاو نازانێت تاوەکو چەکێک هەڵ نەگرێت، ینی ئەم چەکە تعبیرە لە هێز ینی ئەوەی لای خێڵ ناخواتەوە بیرکردنەوەیە و دیالۆگە و لێبوردەیە لە سیستەمی خێڵایەتیە، ئەمانە هەمووی بەمانای لاوازی تێ ینی بڕوای بە دەوڵەت نییە خێڵ، ینی دەوڵەتێکی ناسیۆنالیزمی نیشتیمانی یانەتەوەی بڕوای بە دەوڵەتێکەیە کە تا ئەو دەوڵەتەی کە خێڵەکەی ئەوە بپارێزێ، سنووری کشت و کاڵەکەی ئەوە پارێزێ، ئاژەڵ ینی ئەو لە وەرگاکەی خۆی ئەپارێزێ، ینی دائیمەن لە خێڵیشە ببینی لە مێژووە خێڵێک قەت دەخێڵ یەکتریان ینی نەیانتوانوە یەک بگرن دژی هێزێکی داگی کرد، دائیمەن خێڵەکان ململانیان هەوڵیان داوە لە یەکتری لەناوبرن. مامۆستا سەباح ئەگەر کۆمەڵە سیمادیا خەسەت و تایبەتمەندی خێڵ بریتی بێ لە پارێزگاریکردن لە قەوارەیەک یاخود لە ناوچەیەکی دیاریکراوە هەر خەسەتی مێژووکردی خۆیان بێەوە خەسەتێکی سروشت کرد بێ سیمای هەموو کۆمەلگایەکی پێ بناسرێتەوە بۆ ئەبێ ئەم سیماتانە ببنە کۆسب و لە بەردەم دروستکردنی چوارچێوە قەوارەیەکە کە پێی بوترێت دەوڵەت یاخود گەیشتن بە سەربەخۆییە کە خۆت خاوەنی بڕیاری خۆت. سەرەتا بەخێر بێن، سواز بۆ کەناڵی پەیام. لە ڕاستیا لەسەر ئەو بۆچوونەی کە خێڵ و خێڵی کوردی و خێڵ لە ناوچەکە بەڕاستی ئەمە بابەتێکە زۆر قسەی لەسەر کراوە زۆر توێژینەوە و بۆچوونی زۆری لەسەر خراوەتە ڕوو. لە ڕاستیا ئێمە ئەگەر باسی کۆمەڵگەی کوردی بکەین کۆمەڵگەیەکی خێڵەکی بووەوە و مامۆستا بەڕێز باسی لێوە کرد لە کۆنا ئەمە دیرۆکێکی کۆنی هەیە و بۆ ئێستایش کە ئەگەر بڵین تازەیە تا ئێستش خێڵ کاریگەری خۆی هەیەەوە ڕۆڵی بەرچاوی خۆی هەیە وەکو خۆوتت کە بەردەوام خێڵ لەمپەر بووە لە بەردەم ئەوەی کە قەوارەیەکیان هێزێکیان دەسڵاتێک دروست بێ کە ئەمان کۆدوبند بکات. لە ڕاستیا کە تۆ خێڵێک لە ناوچەیەکە ژیان ئەگوزارێنێت سەرۆک خێڵێک بەڕێوەیە بە کە کاتێک کە قەوارەیەک دروستە بێ یا هێزێک دروستەیە کە بوێت ئەم سەرۆک خێڵەیان ئەم خێڵا بربەست بکە یا لەمپەری لە بەردەمادا بنا ئەمە گرفت بووە سەرۆک خێڵ دروستەکە. بۆیە بەردەوام ئەو خێڵانەی کە لە کوردستان هەبوونیان سەرۆک خێڵانە بۆ پێیان خۆش نەبووە کە دەسڵاتێکە بێ کە بڵێن دەست بەسەریانە بگریان بەو شێوەی کە باسەکرێت ئەگەر لە ڕوویلایانی ئابوووریەوە بیا لە ڕوویلانی کشتتوکڵەوە بێت سنوورێکیان بۆ دیاری بکە. بۆیە بەردەوام ئەمە گرفتێک بووە لە مێژووی کووردا بەتایبەتی لە مێژووی تازای کووردا کە خێڵە کوردەکان بەتایبەتی ئەو خێڵانەی کە گەرمیان و کوێستانیان کردووە لە نێوان سنوورە تازە دەستکردەکانە کە هەبووە بەردەوام گرفتیان بۆ سەباح ئەگەر ئێمە ئەگەر بە پێی تیۆرەکەی بن خەلدون بێ کە باسی ئەوە کات یعنی تیرەیەکی ژیا پەیامبەرێ یا سەرکردە یا کەسێک ئەتوانێت کۆمەڵێ هۆزێک کۆ بێتەوە و دەوڵەتێ دروستکە ئیتر بۆ ئێمە یعنی نەنجی بێ بۆی کە یاخود بین خێڵ تۆمەتبارکەین بۆی کە ڕێگرە لە بەردەم شتێکا کە پێ وتێ دەوڵەتیش دەرهاوشەی سەردەمێکی مۆدێرنەیە جاخۆ ئەم عقلەتی ئەم مێنتەڵەتیە لای تاکی کورد یاخود لای کۆمەلگای مرۆیی لە زۆربەی کۆمەلگاکانە هەتاوەکو ئەم چرکە ساتەش یعنی حزورێکی فراوانیە زۆر جوانە. لە ڕاستی ئەگەر گوزارێک بە مێژووا بکەین زۆربەی ئەو دەوڵەتانی چواردۆری ئێمەیان ئەو قەوارانی کە لە چواردۆری ئێمە دروست بوون لە ڕاستیا کەسی خێڵەکی دروستیانی کردووە. یەکێ لەو کەسانی کە نزیکە لە ئێمە دەوڵەتی ئێرانیان سەردەمی ئێرانی ئەفشاری پیاوێک دروستێکا بەناوی نادر ئەفشار کە ئەم پیاوە شوان بووە ینی
ینی باسەکرێت کە پیشەی شوانی بووە ینی لە شوانیوە دەسەکا بۆی کە وەکو تۆ دێخێڵەکەی کۆکاتەوە لە ڕێ خێڵەکەیوە توانیوەتی دەسڵات بەسەر نەک خێڵەکە یان نەک نەتەوەیەکی وەکو فارساتەنانە دەست بەسەر کورد و فارس و ئازەر و کۆمەڵی خەڵکی ترا بگرێت ئەمە بەو مانایی کە ڕەنگە ئەوان کللتورێک یان مەسەرە مێژوویەکی تا ڕادەیەک تۆکمەیان هەبێت لەوەی کە تا ڕادەیەک ئازاد بوون لەوەی کە خەڵکەکانی چواردەور نیانی شەوساندۆتە بەڵام بەداخۆ ئەمەی کوردایمەن لە بینی ململانەی چواردەورەکانماناکە خۆمان ڕەنگە هۆکارێک بین لەوەی کە نتوانین کە ئەو چواردەورە وا لێ بکەین کە قەنەعات بە ئێمە بکاکە بڵێن وەکو دەوڵەت دروستکردنی قوارەیە دروستکەین بەردەوام ئێمە دابەش بنێتە نێوان ئەو دووبەرەی کە لە درێژایی نزیکەی 500 ساڵەوە تا ئێسش بڵین درێژەی هەیە لە نێوان دەوڵەتی تورک و دەوڵەتی فارسا ئێمە بەداخەوە بە بەردەوامی مێژوو تعریفە ئەو پێناسەی کە بۆ خێڵەکری هەتاوەکو ئەم لە حزەیەش هەر یەک پێناسەیە یاخود چۆنەڵی تایپەکانی ئەم پێناسەیە یاخود مۆدێلەکانی ئەم پێناسەیە بەپێی قۆناغبەندی گۆڕانکاریەکان بانەڵێن یعنی مۆدێرنە و نازانم چی بەڵام ئەو گۆڕانکاریە بەسەر کۆمەلگای مرۆیاتۆ هەر یەک تعریفی خێڵ لە ڕاستە لە بیسەکان کە یەکەمین پەرلەمانی عێراق دروستەکەیان کە مەجلیسی نەوابی عێراق دروستەکرێت زۆربەی و کەسانێک کە بنە ئەندامی پەرلەمان ئەگەرچین سەریان بکەین سەرێکین یا کوڕی خێڵن یا سەرۆکی خێڵن یا لەلایەن خێڵەوە پشتیوانی کراون ینی بە عێراقی عەربی کە عربتیایە بۆ یا تورکمانی تیا بووە یا کوردی تیا بووە و یەکەمین پەرلەمانی کوردی کە دروستە بێ ڕەنگە کۆمەڵێک کەسی خێڵ بەژاری لەو پەرلەمانە خێڵیش ناردوونیێتە ناو پەرلەمان ینی تا ئێستا وەکو تۆ تا ئێستا بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە لە ڕابردووە مانایەکی تری هەبێەوە لە ئێستا مانایەکی تری بەڵام ئەتوانی مەفهومەکە هەموو ناو لێ بنێ تا ئێستش خێڵ کاریگەری ڕاستەوخۆی خۆی هەیەەوە ئەتوانێت بە جۆرە لە جۆرەکان هێزەکان ئاراستە بکەوە هێزەکان بگۆڕێت. مامۆستا مستەفا ئێمە ئێستا لە بەردەم یەکێ لە سمبولەکان یا سەرمایە ڕەمزیەکانی بۆ نمونە خێڵ یا هۆز و ئەوەی ناوەندرێتتر کە بەپێی ئەو پێوەروستانداردانەی بە پێوەی پلەبەندی دانراوە لە ناو خێڵا بۆ قەڵای شێوانەیە دانیشتوین سەردەمێک بۆ لەم قەڵایەوە حکمی ڕووبەرێکی جوگرافی بەرفراوان کراوە لەم ناوچەیەدا باشە ئەم حکومە ئەگەر پێوەرەکانی دەوڵەت وەکەوەی جەنابتان لە وەرگێڕانەکانی ئەوەی ئیبن خەلدوون باسیەکەن بڕیار بێت تیرێکشی یا کۆمەڵی خەڵک کۆبوو بێتەوە دەوڵەت دروستکە یعنی بۆچی ئەبێ ئەم دەسەڵاتە بۆ دەسەڵاتێکی دەوڵەت نەبوو بێ ئایا دیسانەوە ئەبێ بڕۆینەوە سەر ئەو هۆکارەیە ئەو فاکتەرە قوڵ و هینەی کە پێوترێ خێڵ و ڕێگر بووە لە بەردەم دەستکەوت و ڕێسا و پێدرا و ستانداردە گشتیەکانی دەوڵەتدا کە دەوڵەتی لەسەر دروستەکرێت. ئیبن خەلدوون لە کتێبی ئەلعیبەردا باسی گواستنەوەی قۆناغی دەشتەکی بۆ حەزارەت ئەو بە حەزارەت ناوێ ئەبا کە شارستانیەتە دەڵێ خەڵکی دەشتەکی هەرچەندە چوونە شار و لە شاردا ژیان و شارستانیەتیان دروست کرد بەڵام بەشێک لە ڕیشە و ڕەگی دەشتەکیان هەرتیا ئەمێنێت یعنی ناتوانن لەو کۆتوبەندە دەشتەکیە 100% ڕزگار بن تەنانەت ئەو خەڵکە دەشتەکەکەش زۆر لە خەڵکە مەسەن شارنشینەکە بە باشتر ناوە دەبات چونکە ئەدەڵێت لە دەشتا ئەخلاق بەرزە لە دەشتا دەستپاکی هەیە لە دەشتا وەفا هەیە ئەوە هەمووی لەو کتێبەدا باس دەکا بەڵام کە خەڵک دەشنە شارەوە دەڵێ ئیتر لە شاردا تووشی خۆشگوزارانی دەبن تووشی مەسەلەن جۆرێک لە کەسەل و لە تەمبەڵی دەبن دەکەونە ناو ژیانێکی خۆشەوە بۆیە ناتوانن ئەدای واجبی خۆیان بە پێویست بکەن بۆیە ناتوانین بڵێن بەڕاستی من خۆمیش هەر بڕوام وایە ئەگەر تۆ سەیریکەی ئێستاکە کە ئێمە لە سەردەمی ئەولەمە و گلۆبالیزمین دەبینین هێشتا کە خەڵکانێک هەیە نووسەرن خەڵکانێک هەیە سیاسی بەرزن خەڵکانێک هەیە ناودارن خەڵکانێک هەیە تەنانەت یعنی سەبک و دەستیان هەبووە لە گۆڕینی کۆمەڵگەدا کەچی ناوی خێڵ هەڵدەگرن و ناوی شار هەڵدەگرن و ناوی گوند هەڵدەگرن و ناوی هۆز و تیرە تەنانەت هەشیانە ناوی بنەماڵەکەی هەڵدەگیرێت بۆیە ئەم قسە ڕێک پێک دێتەوە لەگەڵ ئەو قسەی ئیبن خەلدووندا یعنی سیر دەکەین لەو سەردەمەدا ئێمە دەتوانین یعنی ئەگەر سەیری بکەین لە کۆندا خێڵ هەبووە بەڵام کێشە کەمتر بووە تا ئێستا توانیویانە سەرۆک هێزەکان بە جۆرێک کە کۆنتترۆڵی خێڵ و کەسی خۆیان بکەن کەمترین کێشە و کەمترین مەسەلەن قەیرانیان بۆ دروست بووە لە کاتێکدا لای ئێمە ئێستاکە دەبینین هۆزیش هەیە شارستانیەتیش هەیە بەڵام
لەگەڵیدا کێشە زۆر هەیە. ئێمە لە ناو مێژوو خۆمانە دەیان ئەیژمێری دەیان با زیاتر مبالەغە نەکەین. میرنشینی کوردی هەبووە، ئیمارەت هەبووە، هەرێکی ناوچەیەکی بەڕێوە بردووە، دواتر حکومداری و هەروەها دروستکردنی کۆمار و دواتر ئەحزابی سیاسی و سەرەڵدانی پارتی نوێ بووە. ئایا بۆ خۆی ئەمانە ئەچوێنرێ بەو بۆچوونەی ئیبن خەلدون کە کۆمەڵی خەڵکیش ئەگە کۆبێتەوە دەوڵەت دروستەکە، ئایا بۆ پێوەرەی خەلدون ئەمانە ناوەنرێکی ئەگەر بەڕێوەبرایەت ناوچەیەکی بەرفراوانی بەڕێوە بردووە زۆر جار بە ئەندازەی سنووری دەوڵەتێ بوو بێ، ئەگەر پێوەری جوگرافیەکی دیاریکراو هەبوو بێ بۆ دەوڵەت و ڕوبەری دیاری کرابێ بەپی ڕوبەری چوارگۆشە ڕوبەری دەوڵەتێ بوو. ئایا ئەمانە ئەچێتە چوارچێەوەی دەوڵەتەوە بەدیدە خەلدونیەکەی؟ خۆی ئیبن خەلدون کە باسی دەوڵەت دەکات وەکو وتمان دەوڵەت دەکاتە سێ بەشەوە. دەشتەکی ئەوەیە کەوا دەست و گروپێک دروست دەبن، دەزانن ژیان بۆ جۆرە ناچێتە ڕێوە، ئەو تیرە و تایفانە لە ناو دەبن، ئەو کۆمەڵە خەڵکانە لە ناو دەبن و سەردەمی دروستکردنی دەوڵەت. طبعاً سەردەمی دروستکردنی دەوڵەت پێویستی بە پیاوێک هەیە، بە پێغەمبەرێک هەیە، بە کەسێک هەیە کەوا وەکو لەم سەردەما پێی دەڵێن کاریزما بێت و ئەو خەڵکە کەسانێک لە دەوری کۆ دەبنەوە و دەبنە دەست و دائیرەی ئەمانە دەجەنگن لەگەڵ تاقمی یەکەمدا کە تاقمی زۆردارن و دوای وەکو باسمان کرد کە ئیبن خەلدون بە 40 ساڵ ناوی دەبات دەتوانن ئەو کەسە بڕوخێنن ئەگەر هەما هەنگ و تەبابن، ئەگەر کۆڵ نەدەن، دوای ئەوە دەوڵەت دروست دەکەن. کە دەوڵەت دروست دەکەن ئەمانە پێویستیان بەچی هەیە؟ پێویستیان یەکەم شت هەیە بەوەکەوە گەنجەکانیان فێری خوێندەواری بکەن لەبەرەوەی دەوڵەتێکی مۆدێرن و دەوڵەتێکی پێشکەوت و دروست بکەن و ئەم خەڵکە ناچارن بۆ ئەوەی وڵاتەکەیان پێش بکەوێت سونعەت بێنە پێشەوە، پیشەسازی دروست بکەن. لە هەمان کاتە ئەو کەسەی کەوا ئیبن خەلدون بە ساڵاچوو ناوی دەبا، یعنی ئەشەیخ یا ئەلموعەمەر، ئەم کەسە دەکەنە سەرۆک یان دەیکەنە پادشایە، دەیکەنە میر یا هەر ناوێک کە هەڵی دەبژێرن لە ئەنجامدا ئەو کەسە ناچارە بدا لەو کەسانە کەوا بەرژەوەندیان لەگەڵیانە کە درا لەو کەسانێک کە بەرژەوەندیان لەو دەوڵەتەدانە ئەمجار یەکەم تیرە و یەکەم گروپی نەیار دروستە بێ بۆ ئەم کۆمارە تازەیە. ئالێرەوە یەکجارتر ئەم دەوڵەتە دەکەوێتە مەترسیەوە. مامۆستا بەڕێز ئەگەر ئەو کۆبوونەوەی بریتی بێت لەوەی ئینقازی کۆمەلگایە بکەوەکەوەی مامۆستا باسی کرد بە دیدە خەلدونیەکەی، ئەگەر کۆمەلگا ڕزگار بکات یاخود لەوە دەربچێت لەژێر ئەو نیرە دەربچێت کە پێوت لێ ستەمکاری و زۆرداری قوارەیەکی بۆ دروستکات لە چوارچێەوەی سەرباریەوە ژیاسانە بێ کۆمەڵێک پێودانگ و پێوەری کۆمەڵایەتی و کەلتوری و هۆزایەتی شاکۆی بکاتەوە بۆ ئەبێ ئەمە یعنی ئەنتی دەوڵەت بێەوە ڕێگر بێەوە بۆ ناوگرێ مێنتاڵەتی خێڵ. بەڵام ناوبڕێ وەرەگم دوای ناوبڕەکە وەڵام بنەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. دووبارە سڵاو. مامۆستا بەڕێزبەر لە ناوبڕەکە و پرسیارەم کرد بۆچی ئەگەر هەر کەسێک بێت کۆمەلگایەکە ئینقاسکە لە شپرزەیی، لە شەڕی خۆبەخۆ، لە پەردبوون و پارچە پارچەی و لە چوارچێوە و لەو پێودانگ و پێوەر و ستانداردی کە خۆی ئەوێت ئەو سەرکردە ئەو پەیامبەرە نازانم ئەو سەرۆکی تیرە و عەشیرەت و هۆزە شتێک دروستکە بۆ ئەبێ ناو بنرێ قۆناغێکە قۆناغی خێڵەوە بۆ بێ بە عەقڵێتی یا بە مێنتاڵێتی خێڵ بێ نابکرێت. خۆی کار و کردەوەکانی پێمانەڵی خێڵە، ینی ئەوە نییە ئەمە ناوی بنێ خۆی ناو لە خۆی ناو لە خۆیەنان خێڵ. ئەمە یەک دوو مەسەلە زۆر بازی من خەلدون کرا. ئیبن خەلدون زیاتر تەسەوورێکی عەرەبیە بۆ دەوڵەت، ینی یەکێک لەو ڕەخلانەی کە لە ئیبن خەلدونە گیرێ جیهانیانە نییە، ینی زیاتر تیۆریەکەی عەرەبی بۆ هەر کەس هەسێ بەوە عەرەبی هەر نەتەوەیەکی جیاواز بێ بۆ خۆی ئەو پێوەرە بیگرێتەوە جیاوازیە لە جەوهەرە. مەبەستم ینی ئەو نەزەرەی سە ابن خەلدون مەسەلەن لە دەوڵەتی هاوچەرخا ناخوێنرێتەوە، ینی بۆ قۆناغێکی مێژووی دیاری کراوە و چەند سەدەیەک پێشتر ئەم نەزەرەی سەر نەزەرەی تازەتر دوایەوە هاتووە مەسەلەن قسە لەسەر دروستبوونی دەوڵەتە. بەڵام ببوو بیرمان نەچێ خەلدون کە باسی ئەو تیۆرانەیە دواتر باسی ئەوەکە دوای ئەوە یاسا و ڕێسا و کۆمەڵێشت سەر هەڵەیە مامۆستا مستەفا، یعنی کۆمەڵێک سەر هەڵە ئەوش باسەکە کە دوایی کۆمەڵە دیسپلینی قانونی یعنی سەر هەڵەیە دەوڵەتی بێ ئەو زۆر ڕەخنە و نەقدی مەسەلەن بەڕەهایی دەشتەکی ڕەت ناکاتەوە، مەسەلەن خێر ڕەت ناکاتەوە بەڕەهایی، بەڵام لە دوای مفەکیرەکانی دواتر دژە خەلدونین ینی بەڕەهایی خێڵ ڕەتەکەنەوە بۆ ئێمە بڵێن خێڵ خراپە یا نەقدمان لە خێڵەیە دەوڵەتی خێڵایەتی.
ئەنی تۆ پرسیارەت کرد کە لە دنیای غەربیشە خێڵ هەبووە ملگە ئەنگلۆ ساکسۆنیەکانە بووە فیکنەکان هەبووە کیڵتیەکانە بووە بەڵام ئەم غەرب ڕۆژ ئاوا دۆخی خێڵایەتی تیاپەڕان ینی ڕزگاری بوو لە سیستەمی خێڵایەتی خێڵ ئیشکالێتەکەی چییە کاکارام خێڵ لە سنوورێکی دیاریکراوە ئەوەسێ لە گروپەکەی خۆیان کار ئەکات مەسەلەن قەنەعەتی بە بۆچوونی جیاواز نییە بەهای کۆمەڵایەتی ینی جگە لە بەهاکانی خۆی ڕێز لە بەهاکانی تر ناگرێ مەسەلەن نیشتیمانی نییە خێڵ و زۆر ئینکارە کە سەرکردەی خێڵەکی و بۆچوونە جیاوازەکان لەبەرچاو ناگرێ و خێڵ ناتوانێت بەردەوامی بدا و ناتوانێت لەگەڵ دنیای تازە بەڕێز کۆمەڵی خاصەتی جوانە باس کرد بەڵام لەگەڵ ئەوەش بە بڕوای تۆ ببوورە بە بڕوای تۆ عنی ئەم خاصەتانە ئەبێتە هۆی سەرە و بنکردنی دەوڵەت بەمانە مۆدێرنەکەی ببوورە هەچەند مامۆسا مستەفا لە قسەکانیان ئاماژەی بە کۆمەڵی خاصەتی جواندا کەوتی ئیبن خەلدون بازە سادەیی وەفا خۆشەویستی تێکەڵی ئای کۆمەڵی خەشتی مرۆیی باس کرد بەڵام مەڵێن لە شارایە لە دەوڵەتا بۆ خۆی ئەمە هەست ناکەین کاکارام ئەمە شتی مرۆیین شتی خێڵەکی نین شتی ئینسانین شتی خێڵەکی نین تایبەت نییە بە بنەماڵە تایبەت نییە بە خێڵکی تایبەتە بۆ بنیێتە پەروەردەی کە ئەو کەسەی تیا پەروەردە بووە مەسەلەن ئێستا لە غەربە ئەم لێبوردەیی هەیە خۆ بنەماڵەیش نییە مەسەلەن درۆ نییە خۆ ینی ڕێزگرتن هەیە خۆ بنەماڵەیش نییە خێڵەکی نییە خۆ لای ئێمە لە دنیای کوردیا خێڵەکی زاڵە بنەماڵەی زاڵە عشیرەت زاڵە خۆ لێبورد ینی سۆزەکان ڕاستەقینە نین پەیوەندیەکان ڕاستەقینە نین دوژمنایەتەکان زۆرترن یعنی خێڵ ناتپارێزێ ینی بۆیە لە شارە ئەو ڕخنانی کە مفەکیرانی غەربیش لە شارێکگرن مەسەلەنەوەی تووشی نامۆی دێی ئامیر کۆنتترۆل تەکات چی تاوەکو دواتر ئەمە ناکەوێتە ئەوی کە ئێمە بگەڕێینەوە بۆ خێر لە ڕاستە ئێمە یەک ئیشکالمانەیە ئێمە ئێستا لە دنیای تازەشە ئەمانوێت لەم بۆنە و فیستیڤاڵی فلانە عشیرەت فلانە خێڵ فلانە ئەمە بمانەوە نەمانەوە دووبارە گەڕانەوەیە بۆ ڕابردوو و ئەو ینی گەڕانەوەی بۆ خێڵایەتی خەسەتانەی ببوورە و بەسەمە تاواگم کاگارم یەک دەوڵەتی خێڵمان نییە سەرکەوتوو بێ قسەکە لەسەرەوەیە باش بە بڕوای تۆ ئەو خەسەتانەی باسی کرد کۆمەڵە شتی نێگەتیڤ و باسکرەگە سەرکردە یاخود عقلێتەکە عقلەتێکی خێڵەکی بێت بۆ خۆی بێتە هۆی سەرە و بنکردن و تیابردنی دەوڵەت تا چەند لە ناو بزافی ڕزگاری خوازی ئێماوە ئەو دەسەڵاتە ناوچەی و لۆکاڵیانەی و ئیمارەتەکان تەنانە دەسەڵات و ئیدارەیەکە بووێ لەوانەیە بۆ نمونە ئیدارەیەکە بوێ لەم گەرمیانە لەم ناوچە پانوبەرینا چەندین بەدەیان ساڵم ناوچەی بەڕێوە بێ تا چەند ئەم جۆرە عقلێتە بۆتە هۆکاری ئەوەی کە کورد هەمیشە گلەی لە مێژوی خۆیەکان نەیتوانێت بێ بە دەوڵەت وەڕێگر بوو لەمپەر بۆ لە بەرەم دروستبوونی ئەو قەوارە زۆربەی توێژەران و لێکۆڵەران و مێژونوسان قسە لەسەرەوەکەن یەکێک لە هۆکارە بنەڕەتی و ئەساسەکانی دروست نەبوونی دەوڵەتی کردووی خێڵە چونکە خێڵ نیشتیمانی نییە خێڵ بەرژەوەندی تایبەتی هەیە خێڵ لە شوێنێکە ئەوەستەیە بەرژەوەندیەوی تر ناخوێنێتەوە خێڵ جگە لە بەهاکانی خۆی ڕێز لە بەهاکانی تر ناگرێ خێڵ دەوڵەت دروست ئەمانە بۆ مێژووی ئێمە هیچیان ڕاستن تۆم پێوەرانە باسییانەکەی ینی چۆن ینی بۆ ناو مێژووی ئێمەوە بۆ ئەو دەسەڵاتانەی کە هەمان بۆ زۆر جاوێ ناکرێت بە دەسەڵاتی خێڵ ئەمانە هەموو پێوەرن بۆ ئێمە بەشێکی سەرەکی ململانی نێوان هۆزەکان خێڵەکیە حتا جگە لە هۆزەکانیش ململانەی سیاسی مۆدێرنەکانیش ئیسە جەنابەت پرسیارێکت باسەوە خێڵ تعریفێکی مۆدێرن نیە جگە لەو تعریفە کلاسیکەیە ئەی بڵێ ئێمە حزبی سیاسی تازە مەرج نییە حزبێکی سیاسی بێ سەرۆک عشیرەتی نەبێ بە سکرتێری عقلەتی بیرکردنەوەی خێڵەکیانەیە دنیابینیان خێڵەکیانەیە مامۆستا سەباح ئەو پرسیارە لە تۆش بکەم ئەو پێوەرانەی مامۆستا بەڕێز باسی کرد بەشێکی زۆری لە دیدێکی ئەکادیمیەوە یاخۆ لەوەی ئەو کنە و پشکنێنیانەی کردوێتی لە ناو نووسین و یاداژنامەکانە یا ئەوەی کە لە عقلێتی تاکی کووردا لە ڕابردووە هەبووە ئەمانە هەموو ڕاستە بۆ ئەوەی کە ئێمە ئەمانە ڕێگر بووە لە بەردەم ئەوەی کە کوردیش نەتوانێت ئەگەر شتێکە بێ ناوی بنین ئامانج ناوی بنین استراتیش ئەگەر لە ڕابردووشە بە مۆدلێکی تریا خودت بە پێناسێکی کلاسیکی بۆ داگیرکاری یا بۆ فراوانکردنی نفوزی ناوچە یا بۆ داکۆکیکردن لە خاک و نیشتیمانی خۆی نەگەشت بێ ئایا ئەم پێوەرانە بۆ خۆی ڕێگر بووە لەوەی کە ئێمە نەتوانین بگەینە
قۆناغێک کە پێوتێ قۆناغی دەوڵەتداری و سربەخۆی لە ڕاستە پێش ئەوەی وەڵامی پرسیارە دەمەوە لەسەرەوەی ابن خەلدون وەکو مامۆستا بەڕێزوتی ڕەنگە بۆ چوونێکی ناوچەیە یا بڵێن جوگرافیایەکی تایبەت کە زۆرترە و لە ناو عەرە باشیاوە ڕەنگە بۆ ئەوە بۆ سەردەمە گونجاو بێەوە ئەو باسی لە قۆناغی سێمی تەمەنی بڵین دەوڵەتە کۆمەلگاکە کە دەوڵەتە و دەوڵەتداریە ئەو باسی دەسا و دەسەکردنی دەسڵات ناکە ئەمەیەکێکە لەو گرفتانەی کە لە تیۆرەکەی ابن خەلدون نایە ئەو باس لەوە کە دەوڵەت ئەبێ بمرێنی قۆناغێک بکە پێ درێ قۆناغی مردن و جارێکی تر دەوڵەت ئەبێت لە سەرتاوە نوێ بێتەوە کە لەدایک بێتەوە بەڵام مثل لە دنیای ئەمڕۆی تازە شتێک بەو مانایە نییە دەسا و دەستکردنی دەسڵات ێواتە سەرۆکێکی تر دێ سەرۆکی تر دەوڵەتەکە هەرمێنێ خەڵکەکە هەرمێنێت ئەمەیەکە لەو گرفتانەی کە ڕەنگە بۆ کۆمەڵگەی کوردی بەڵام بۆ خۆی پێدوانە زۆر جار ئیشکالێت لەو دەسا و دەستکردنی دەسەڵاتان لە شێوازەکەی دیسانەوە عقلێتی خێڵزاڵە بەسەر بالضبط يعني ئەوەی یەکە لەو ئیشکالاتانی کە ئێمە زۆر کات تیۆرەکانی چواردەور و دەوروبەرمان کاریگەری لەسەر ئێمەیە بەلایەنە نەگاتیڤەکەنێک بەلایەنە باشەکەی سەبارەت بۆ پرسیارەی تۆر لە ڕاستیە خێڵی کوردی بۆ سەردەمێک ینی کۆمەڵگەی کوردی بتەوێنێتەوە ینیگەر خوێندنەوەیەکی مێژویی بکەی لە سەردەمێکە خێڵ بەڕێوەی بردووە خێڵ دەساتیە بۆ خێڵ خەڵکەکانی ئاراسە کردووە خێڵ کۆمەڵێک شتی ینی ئەوە نەبێت خێڵ هەمووی هەر خراپ بێت واتە لە خێڵا مەسەلەن بۆ نێمە شاعری باشمانە بووە نووسری باشمانە بووە خەڵکی باشمانە بوو مەلای باشمانە بووە هەموو ئەمانە بۆ مانایان یەکە خێڵ خراپ بێ ڕەنگە لە ناو خێڵش مەسەن سەرۆکێکە بێ باش بێ و سەرۆکێکە بێ خراپ بێ بەڵام بە شوەیەکی گشتی گرفتی ئێمە ئەوەتانێک کە هەموو ئەو کەسانی کە تۆ ناو لێنا خێڵ و عقلەتی خێڵ لەلای ئێمە بەداخەوە تایسەشر خراپ ئەوەی ببوور ڕاستە مامۆستا بەڵام ئێمە ڕاستە قسەکەی یعنی منیش پشگیری ئەو بۆ چوونەی تۆکەم فعلا ئەگەر ئێمە بێت و ئەوەش دابڕین لە مێژووی ڕابردووی خۆمان کەواتە مێژوویەکی دابڕاوانەیە بەڵام ئیشکالەکەی هەموو کە ئێستا قسەی لەسەرەکەین ئیشکردنی ئەم جۆرە عقلێتە بۆ بە شێوەیەکی نێگەتیڤ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین یعنی بگەین بە پرۆسەیە بگەین بە مەشروعەیە و بتوانین پێکەوە بژین هەمیشە ئەمە کاری خراپی کردووە لە تێکدانی چۆنەڵی ئایکۆنەکان یا تێکدانی هاوکێشە سروشتەیە هاوکێشە حاڵەت هاوکێشە ئاسایەکانی کۆمەلگا یعنی بۆ خۆی ئەمە ئیشی کردووەتە هەمیشە ئیشی لە تێکدانیان نەکرۆ لەوەچێ بەشێکی زۆری بینەر جاری وایە خراپ تێبگا بڵێ ئەمە خێڵ عەشرەت بنەماڵەوە جاخۆ هەموو تاکی ئەم کۆمەلگایی ئێمەوە پێی ئەو نەزەریانەش هەموو لە مێژووە باسکراوە هەمومان لە ناو خێڵ و عەشرەت و بنەماڵەوە هۆشەوە بەڵام ئێمە قسەمان لە عەقڵیەتەکەیە کاک سەباح بە بڕوای تۆ یعنی دروستبوونی حیزبی سیاسی کوردی یاخود بە بڕوای تۆ ئێستا خێڵ بۆ خۆی ئیژ ناکات بە شێوەیەکی مۆدێرنەتر و بە شێوەیەکی گۆڕاوتر هەمان عقلێت لە ڕابردوو هەیە بەڵام زۆر جا سەیرەکەی ئەم مۆدێل و تایپە وکو مامۆسا ئاماژەی پێکرد کۆمەڵە شتی خێڵ و سیماتی باس کرد یعنی بۆ خۆی ئەمانە بە شێوەیەکی تازە کراوەتر ئیشەکەن و هێشتا مقاوماتەکانیان زیندوە لە حیزبی وایە لە کوردستانە خێڵێک تیا باڵا دەستە ینی ئەو حزب ئەتوانێت ئەو خێڵ ئەتوانێت مەسەن ئاراسی و حزب لە دەنگەکانیان بگۆڕێ ینی هەتا ئێسش خێڵ وەکو خۆتی بە مۆدلێکی نوێ بە شێوازێکی تازەتر تا ئێستا لە ناو حزبی کوردیا ئیشەکەوە جاری وا هەیە فلانە حیزب هی ئەو خێڵە ئەناسێنرێ یا بڵێن ئەو خێڵە ئەگەر پشتیوانی نەکات یا پشتگیری نەکات هەتا ئێستا ژەبینین ڕەنگە ئەو حزب بکەوێت دە ئیشکالەوەی کە ڕەنگە نەتوانێت بکاتە دەسڵات یا بگاتە پلەکانی حکومڕانی و دەسا دەستکردنی دەسڵاتی خۆی مامۆستا مستەفا بە بڕوای ئێوە ئێستا ئەو ڕێسا تازانەی و ئەو پێوەرانەی کە بۆ دەوڵەتداری و تەجاوزکردنی قۆناغی خێڵ هەیە ئێستا ئەوە ئیشی پێ ئەکری ئەگەر ئێمە بۆ قۆناغ و زەمینە و بارودۆخی کوردستان بین قسەی لەسەر بکەین ئایا ئیش بەو پێوەران و پێودانگانە ئەکرێ تاوەکو قسە لەسەر ئەوە بکرێ سەر بەخۆی یاخود دەوڵەتداری کوردستان دوور لە عەقڵیەتێک کە ئێمە خۆمان گلەیی لە ڕابردووەکەی بکەین لە ئێستا دووبارە نەبێتەوە من تەواو هاوڕام لەگەڵ ئەو قسەی مامۆستا بەڕێز کە دەڵێ ابن خەلدون بۆ سەردەمی خۆی ئەوەی نووسیوە
بەڵام ڕەنگە ئەو کاتە ئیبن خەلدون ئەو کتێبەی نووسیوە. خەلدون کەسێکی عەرەب بووە لە مەغریبی عەرەبیە ژیاوە 600 ساڵێک لەمەوبەر ئەو کتێبەی نووسیوە. ڕەنگە ئەو کاتە وەزعی ئوروپا هیچ لە وەزعی دنیای عەرەبی باشتر نەبوو بێت. ئێستاکە ئوروپا بە شێوازێکی تر کەوتنەوە، بۆیە ئەوان ئێستاکە قیاس ناکرێن بەو کتێبە ئیبن خەلدون. ئەگەر هاوکاری بکەم هەر سەدەکانی ناوەڕاستی ئەوروپا بەشێک پێوتێ سەردەمە تاریکەکان. بەڵێ اینجا ئیبن خەلدون یعنی داڕوخانی دەوڵەت خۆی کێشە لە دەوڵەتان نییە، بوونی دەوڵەت یان نەبوونی دەوڵەت، کێشە لە بەڕێوەبردننی دەوڵەتە. ئێستا خۆ زۆرێک لە وڵاتانی شەرق و بەتایبەتی لە وڵاتانی عەرەبی خۆ دەوڵەتیان هەیە و چەند سەد ساڵە دەوڵەتن و دەوڵەتی باش و مؤسساتیشیان هەیە کەچی خەڵکەکانیان ڕاپەڕین دەکەن. بۆ لەبەرەوەی تایە زوڵم و زۆر هەیە، تایە ناحەقی هەیە، تایە پێشێلکردنی ماف هەیە و تایە لە بەرچاو نەگرتنی هاوڵاتی بوون هەیە. ئێستاکە جیاوازی وڵاتانی ڕۆژهەڵات یا وڵاتانی شەرق لەگەڵ وڵاتانی ڕۆژ ئاوا ئەوەیە ئەوان لەوێ هاوڵاتی قسەی یەکەم دەکاوە، هاوڵاتی دەرەجەیەکە لای ئەوان، بەڵام لە لای ئێمە نەخێر، لای ئێمە دەستەیەکە گروپێکە. بۆیە ئیبن خەلدون لەوێدا باس ئەکا ئەڵێ ئەوانەی کە دەوڵەت دروستەکەن کۆمەڵێکن لە پادشاوە نزیکن، ئەمانە بۆ ئەوەی اعتبارێکیان هەیە لای پادشا، چونکە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ پادشادا بوونا دیفاعیان لێ کردووە، پادشا دەسەڵاتیان دەدات، دەیان کاتە وەزیر، دەیان کاتە مدیری عام، دەیان کاتە ڕاوێژکار، دەیان کاتە دەسەڵاتدار. ئەمانش چی دەکەن؟ دەست دەکەن بە خۆشگوزەرانی دەوڵەمەندی، کە دەوڵەمەند بوون و خۆشگوزەران بوون ببوورە مامۆستا، ئەمانە چی ئەەکەن؟ بەشێک لە مەهامەکەیان کە بەڕێوەبردننی وڵات. پەرەگرافەی ئەخیر کە باسی کرد، ئەم پەرەگرافە تا چەند بۆ قۆناغی نوێی ئێستای کورد کە ئێمە تاوەکو ئێستا نەبووینەتە خاوەنی دەوڵەت و بمانەوە دروست کرد، تا چەند ئەم کاڵایە وەکوڵێ بە باڵای قۆناغی ئێستای ئێمە بڕێ. بێگومان خۆی دیارە وایە کاک ئارام، ئێمە ئەبینین بە چاوی خۆمان ڕۆژانە، چکو خەڵکانێک هەیە هیچ نین لە سەرەتادا، دوای دەوڵەمەند دەبن، دوای لە خەڵکدا دەبڕێن، ئاگایان لە خەڵک نامێنێت، یعنی پەرژینێکیان مەسەلەن بڵێن جۆرە دابڕانێک دروستە بێ لە بین ئەوان و خەڵکدا، لێرەدا چی دروستە بێ؟ پێشێلکردنی مافی خەڵک و کۆمەڵێکیش لەگەڵ ئەمانەدا کە لە ئەوان خواردترن. تەمان ئەم کۆمەڵە لە پادشاکەم دەسەڵاتترن و لە خەڵکە ئاسایەکە دەسەڵاتدارترن، لە پاڵ ئەوانیشدا کۆمەڵێک خەڵکتر دروست دەبێ، دەوڵەمەند دەبن. ئەگەر ئێستا سەیرکەین لە ناو کۆمەڵگەی خۆماندا ئەواندا باین دەبینین، بۆ ئەوە ئەمانە نزیک ببنەوە لە ئەو خەڵکانە، ناچار دەست بە چی دەکەن؟ دەست بە بەرتیلدان دەکەن، بەرتیلدان بە ئەو کەسانێک کەوا دەست ڕۆیشتون. لەم حاڵەتەدا چی دەبێ؟ ئیبن خەلدون ناوی دەنێ داڕوخان. ئیتر دەوڵەت ئەبێ دەست بە ڕوخان و لە ناوچوون دەکات، کە ئەمەش مەترسیدارترین و یعنی پیر ئەبێ ئەو دەوڵەتە، ئیتر توانای مقاومەی نامێنێ. ئەگەر خۆشی لە نێو خۆدا خەڵکەکەی لێ ڕانەپەڕن یان بە کارەساتێکی تر لە ناو نەچن، ئەوە دەستی دەرەکی ئەتوانێت بە ئاسانی ئەم وڵاتە لە ناو ببات. تا چەند وێکچووی ئەو تێز و تیۆرانەوە ئەوەی کە باسی دەوڵەتەکە لە ئێستای ئێمەداوەکو کورد دەبینی کە لەم قۆناغا بمانەوێ لە ڕێگەی میکانیزمێکەوە بگەین بە دەوڵەتداری و سەربەخۆی. بەداخەوە یعنی ئێستاکە ئەو حاڵەتەکە ئیبن خەلدون باسیەکە ڕێک لە ناو ئێمەی کوردستانە دیارە و بۆ ئاشکرا دیارە و هەستی پێ دەکرێت. یعنی هیوادارم وانە بێت بۆ ئەوەی یعنی نەگاتە ئەوەی. مامۆستا بەڕێز مامۆستا مستەفا باسی حاڵەتی خۆبردنە پێشەوە و نزیکەکانی پادشایی کرد، کەواتە ئێمە ئەبێ بڕۆینە سەر ئەوەی نەعەدالەتی کۆمەڵایەتی و چەمکی ستەمکاری کە لە ناو مێژووە سەرکردەکان پیادەیان کردوە، تا چەند یعنی ڕایەڵەکانی نێوان عقلێتی خێڵ و چەمکی ستەمکاری یا چەمکی ستەمکاری و نەعەدالەتی کۆمەڵایەتی دەرهاویشتە و زادەی مێنتاڵێتی خێڵ زۆر تا ینی یەکسانن بە یەک، ینی خێڵی دیموکراسی نییە، خێڵ دادپەروەر نییە، ینی یەک خێڵ نییە دادپەروەری. ئەو خێڵەشی کە مەسەلەن مامۆستا ئاماژێ بێ کە شاعیرێکی تیا هەڵکەوتووە، شاعیرێکی ئافرەتی تیا هەڵ نەکەوتووە، شاعیرێکی تیا هەڵەکەوێ لە بەرژەوەندی گروپەکەی خۆیەتی، ینی سەر بە بنەماڵەکەی خۆیەتی یا مووقعێکی دیاریکراوی یا بووە. مەسەر شاعیرێکت بۆ هەڵ ناکەوێت کە ئەگەر سەر بە خێڵ ینی سەر بە سەرۆ خێڵەکە نزیک بە سەرۆ خێڵەکە نەبێ، ینی بەو مانای خێڵ فراوان بیر ناکاتەوە. و ئەوەی کە مشکلەمان لەسەر خێڵ ئەوەیە مامۆسایان لەسەر ئەوەیە ینی توانای نوێبوونەوەی نییە، ئیبداعکردنی نییە. خێڵ یەک خێڵە، ینی خێڵ بڕوای بە گۆڕانکاری نییە، بەڵێ ینی لە بازنەیە کە ئەسوڕێتەوە هەر ئەوەیە. بۆی ئێمە باسەوەکەین کە
ئەو نەزەڕی زیاتر مەسلەیەکی بۆ تەسەورێکی عەرەبیانەیە لە غەرب تێپەڕاندەمە ینی غەرب ێستا خێڵ نییە بڕوای بە خێڵ لە خێڵا تاک بیر ناکاتەوە ئیشکاری خێڵ ئەمەیە ئەنی خێڵ ئێمە بۆ مەسلەی سۆز و بەسەی و مەرحەبایی و سەردانکردن شتێکی تایبەت نییە بە خێڵ مڵکی خێڵ نییە مڵکی ئینسانیەتە ئەکرێ بەستەواویکم کاگارم بۆی مەفهومەکەم بکە ئەمە ئینسانیە مڵکی خێڵ نییە ئەمەیە خێڵ بە بۆچوونی من بۆمبێکی تەوقیتکراوە لە جەستەی گەل و دەوڵەتە یەک نمونەمان نییە لە سیستەمی خێڵایەتیە یەک نمونەمان نییە لە دەوڵەتی خێڵایەتیە ینی دەوڵەتێکی خێڵێکمان خێڵایەتیمانەبێت سەرکەوتوو بێ ئەم نەبوونی نەبوونی گۆڕان و نێبوونەوە لە لای خێڵا و ئەکا ئەو دەوڵەتە بەردەوام لە نەبوونی ئیستقرارەت و کێشەدا بێ توینبی کە یەکێکە لە فەیلسوفانی مێژووی کە فەیلسوفێکی بەناوبانگی مێژووی ئینگلیزە باسدەوە ئەو تیۆرەکەی بەناوی تیۆری وەڵام ڕوبەڕووبوونەوە وەڵامدانەوە ئەڵێ هەر گەلێک هەر حەزارەتێک ئەگەر خۆی نەگۆڕێ بەردەوام لە نێبوونەوە نەبێ و گۆڕانکاری بەسەر دیدگا و بنەما کولتور و مێژوویەکانی خۆی نەبێ و دەستبەرداری هەندێک لە بنەما کولتوریەکانی خۆی نەبێ ئەو دەوڵەتە سەرکەوتوو نابێ بەردەوام نابێ ئەمرێت خێڵ ئەمەی تیانە بە بڕوای خێڵ ماوەسا من نەگۆڕە بە بڕوای تۆ بۆ ئەم قۆناغی ئێستا ئێمەگەر دەوڵەتداری بکەین تا چەند یعنی وەکوەڵێ ئەم ڕووداوانە لە ناو ماچینەی خێڵایشەکە بە بۆچوونی من زۆر ڕوونە ینی ئێمە حزبی سیاسیە زۆر ینی بە شێوەیەکی گشتی قسە بکەین ینی زۆربیان بە دیدگایەکی خێڵەکی بیرەکەنەوە ئێمە باسی بنەماکانی دیدگای خێڵەکیمان کرد بە ناو حزبێکی سیاسی مۆدێرن بەڵام ئەوەیە خێڵیش تا مردنواز لە دەسەڵات نایێنێ هەم لە حزب هەم لە دەسەڵاتی سیاسیە بۆ ناتوانین تەجاوزی قۆناغە بکەین لەبەر ئەوەی لە بەرژەوەندیانە نیە لەبەرەوە ئاستی وشاری کۆمەڵگای ئەمەش ئێمەش بە کەرەستەی مۆدێرن داوای دەوڵەتداری و سەربەخۆی یەکەین بۆچی ناتوانین تەجاوزی بە بۆچوونی من ئێمە ئاستی وشیاری خەڵکی نەگەیشتوتە ئەو ئاستەی کە بتوانێ داوای دەوڵەتێکی مۆدێرن بکە بە بۆچوونی من خەڵکی ئێمە قەلەقە لەوەی کە داوای دەوڵەتێکی مۆدێرن بکات داوای دەوڵەتێکی کلاسیک بکە یعنی هێشتا ئەوەی بۆ ئەگینا بەو شێوەی کە ئێمە تایژین ئەبێ ئێستا ئەم حکومڕانیە بەردەوام نەبێت لە ڕاستیە بۆس ئێمەش ئاستی وشیاری و بنیەتی ئێمەش نەگەیشتوەوە ئەو ئاستی کە داواکاری بۆ دەوڵەتێکی مۆدێرن بەس ئەویان تەواوکەم کە لەسەرەوەی کە ئێمە ئێستا یعنی حیزب سیاسەکانی ئێمە هەمان خێڵەکانی ڕابردوون بەڵام بە ئەدا و کەرەستەی مۆدێرن و تازەتر مەسەن لە جلە کێشە نییە بەڵام لە عقلێت و دنیابینیە خێڵەتیە مەسەن لە ژن کوشتنە ئێمە خێڵەکین لە نەبوونی لێبوردەیە نەبوونی ڕێزگرتن لەویترە هەتا لە ناوەندە پەروەردەی و ئەکادیمەکانی ئێمەشە ئەمە بەدیەکەی بۆ خۆ باسی دیموکراسیەمە لە ئاستی گوتارایە لە ئاستی گوتارە باسی چوونە ناو دەرهاویشتەکانی دنیای مۆدێر لە ئاستی گوتارە ئەمە تۆمەت نییە لە ئاستی گوتارە ئەمانە لە ئاستی پراکتیکیا ئێمەی شێوەگنە منێمە دیوە خراپیەکەی دنیای مۆدێرنمانەیە کە تۆپ و تەیارە و مەسەلەن قڕکردنی ئەویتر و ینی لە دنیای شەرقیشا بەگشتی کە چەکی ئەتۆمەوانە دنیا خراپەکەی یان دیوە خراپەکەی مۆدێر بەس دیوە ئیجابەکەی مۆدرن کە دیموکراسی و لێبوردەی و ڕێزگرتنە لەویتر ئێمە نیمانە و هێشتا لە سیستەمی خێڵاتێکن بە جۆرێکی تر زۆر مامۆستا سەباح بە بڕوای تۆ تەجاوزکردنی ئەم قۆناغە کە ئێستا ڕەخنە ئەکرێەوە وەکو مامۆسایان وتیان هەتاوەکو ئێستا ئێمە لەناو دەرهاویشتەکانی خێڵاژی کۆمەڵگای ئێمە بۆ گەیشتن بە دەوڵەت بەچی تەجاوزکردنی ئەم قۆناغە دێتە دی یا ئەمە بە چی بکەین خۆ من وەکو پێشیشتمان ئێمە هەموو تاوی دەرهاویشتەکانی دنیای مۆدێرن دیموکراسی پێکەوە ژیان مافی مرۆڤ هەموو ئەم چەمکانە ئێمە باسەکەین بازە گەیشتن بە مافی ڕەوا ئەەکەین بازە کۆمەڵەشت ئەەکەین یعنی بۆچی بە بڕوای تۆ ناتوانین تەجاوزی ئەم قۆناغە بکەین لە ڕاستیە وەکووتمان ئێمە بمانوێ نەمانوێ مێژووی ئەمە ئەو مێژوەیەکە ئێستا لە ئێرانە مناقەشەیەکەین و خێڵ بەشێکە لە مێژووی ئێمە من بە هیوام کە ئێمە بتوانین لە ئێستادا کە وەکووتمان ئێستاە کە دنیای مۆدێرنەوە دنیای تازەیە بتوانین ئەمەش سوود لە چەمک و مەفهومەکانی دنیای تازە ببینین کە لە دروستبوونی دەوڵەتایەکە ئێمەش دەوڵەتێکمانە بێت کە خۆمان بڕێ و
بەڕێوە بین خۆمان ڕێک بخەینەوە خۆمان دادگای بکەین و خۆمان بەڕێوە بین بۆ هیوایی کە ئێمە ئەم چەمکانە ئیسفادەی لێ بکەین و ئێمە ئەتوانین لە ڕێ ئەمەوە باشترین شت لە ئێستادا کە ئێمە نیمانە بەداخەوە یەک ماڵ یا یەک هەڵوێستی یا یەک گوتاری ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە ئێمە لە ڕابردووە کە مێژووی ئێمە بەڕاستی مهتەمە بەم خاڵە ئێمە بتوانین لە ئێستا ئیسفادە لەم چەمکە بکەین کە هەمومان پێکەوە کۆبینەوە لە چواردەوری بابەتێکە لە خێڵ گەورەتر لە بۆ چوونەکانی بۆ مامۆستا بەڕێز یعنی خوێنمەوە یعنی ئەو ئیشکالە و باسیەکاڵە ئێمە نەمانتوانیوە گفتار تەرجەمەکەین بۆ کردار زۆرانی ئیشکالەکە نەبوونی هاوسەنگەکە لە نێوان ئەم دوانایە من بە هیوام ئەوەی کە ئێمە لێرام ناقەشەمان کرد و ڕابردووی ئەمە بەداخەوە هەمومان ڕخنەمان لەسەر یەک بتوانین بۆ داهاتوو هەمومان لە چواردەوری بابەتێک کۆبینەوە کە لە خێڵ گەورەترێکەوەش دەوڵەتە وەکو دەوڵەتداری و دەوڵەتەکە ئێستا ئێمە لە بەردەمیاین بە هیواین هەمومان بتوانین ئیسفادەی لێ بکەین و سوودی لێ بینین بۆی کە بۆ داهاتوو شێوازە بیرکردنەوەی کە ئێستەیە کە تۆ باسی ناوخۆت کرد لەوانەیە ئەو ژێکێک لە دەرهاویشتەکانی خێڵ بێ کە پێکەوە هەڵنەکردن و هەمیشە قسە لەسەر ئەوە کراوەیە ئیش بۆ کراوە نفوزی جوگرافیا فراوان بکرەیە لەسەر حسابی یەکتر نفوزی خۆت زۆر جوانە هەتا یعنی تو ئابم جۆرەوە ئێمە ئێستا توانین بگەین بەسەر بەخۆی دەوڵەت من بە هیوام حزبی کوردی عەقڵی خێڵ تێپەڕێنێت و بتوانێت بەو مەفهومەی کە ئێمە دەوڵەت بابەتێک لە بەردەستمانە کە پێوترێت دەوڵەت و دەوڵەتداری کە ئێمە هەمومان عەقڵی خێڵ بەجێ بێڵین و هەمومان ئەو بەرژەوەندیانەی کە مانەوە جوگرافیای یەکتری فراوانکەی مانەوە یەکتری بشکێنین ئەوە تێپەڕێنین کە بتوانین دەوڵەتێک دروستکەین کە دەوڵەتی هەمومان بێ دەوڵەتێک بێت کە دەوڵەتی کوردی بێت و دەوڵەتی خێڵ نەبێ واتە دەوڵەتی سەر و دەوڵەتی خوار و یا دەوڵەتی فلانە عەشەت و دەوڵەتی فلانە شەخصەت و شەخصیەتکاری نەبێت دەوڵەتێک بێت کە هەمومان تایە بەشداری بکەین و هەمومان تایە مافی هاوڵاتی بوون کە بەسیترین بنەمای دەوڵەتە ئێمە بتوانین لەو دەوڵەتە بەدی بکەین. مامۆستا بەڕێز دوا قسەی خۆت لەسەر کۆی تەوەری بەرنامەکە کە ئەوەی ئێمە قسەمان لەسەر کرد دەوڵەت و خێڵ و کۆمەلگا بوو ئەگەر بە کورتی شتێکت مابێت من لەسەر ئەو ڕابردوو قسەیەکمەیە ئێمە ئەبێ نەمێژوو بکوژین ئەوەی کە باسمان کرد نەمێژوو بپەرستین مێژوو دروستکەین و سوود لە ڕووداوەکانی ڕابردوو وەرگین و بنیادی ئێستەمانی پێ بنیاد بنین و ئەو دیدە خێڵەکەی کە هەبووە بۆ سیاسەتکردن لە ڕابردووە تێیپەڕێنین و مێژوو وەک جلێکی دڕا و کۆن و نەیبینین فڕیدین وەکو جلێکی پیس بیبینین کە زوو بیشێن و خۆمانی پێنەوە بکەینەوە. مامۆستا مستەفا ئەگەر قسەیەکت مابێ لەسەر کۆی تەوەری بەرنامەکە پێم وابێ زۆر لەسەر ئەو دیدە خەلدونیوینەوە ساین بۆ تیۆری دەوڵەت و قۆناغی ئێستا ئەگەر ئیزافەیەکت مابێ خودت پرسیارێکم نەکردوێ ئێمە ئەگەر سەیری وڵاتانی دەوروبەر بکەین لەوانە وڵاتانی کەنداو لەوانە وڵاتێکی وەکو ئێران بەڕاستی هەتاکو تا ئێستا ناڵێم تەجاوزیان کردووە 100% بەڵام بەشێکی باشیان تەجاوز کردووە لە خێڵ بۆیە توانیان ئەو وڵاتانە دروستکان کە ئێستاکە وڵاتی معتەبەرن و لە جیهاندا حسابێکیان بۆ دەکرێت و مەسەلەن ڕەزاشای ئێران هەتاکو نەیدا لە بەختیاریەکان و نەیدا لە لوڕەکان نەیتوانی دەوڵەتێکی مۆدرینی باشی مەسەلەن وڵاتێکی سەرکەوت و بەهێز دروست بکە کەنەوەکانی دوای خۆشی ئیتر زۆر پێوەی ماندوو نەبوون هاتنە سەر سفرەیەکی حازر بەڵکو پەریان پێدا هیوادارم ئێمەش بتوانین تەجاوزی عەقڵی خێڵ ئێمە چۆن پێگەین ئێمە بێگومان ئەم بابەتە کە جەنابەت ئەو پرسیارە لێکرد زۆر هەڵدەگرێت قسەی لەسەر بکرێت وەکرێت چەندین بەرنامەی لەسەر بکرێت ئێمە مەسەلەکە ئەوەیە یان دەبێت هەر بەم شێوەیە بمێنینەوە لە جوغزی خۆماندا بسوڕێنەوە یان دەبێت تەجاوزی عەقڵی خێڵەکی و ناوچەگەری بکەین بۆ ئەوە بتوانین دەوڵەتێک دروست بکەین لە ئایندەدا نەوەکانی ئێمە لە پاڵیدا بەحەسێنەوە ئەو بتوانن وەکو هەر ملەتانێکی تر ئەوانش بە ئامانج و بە ئاواتی خۆیان بگەن. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا مستەفا سەعید نووسەر و وەرگێر سپاس بۆ مامۆستا بەڕێز عەباس توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد سپاس بۆ مامۆستا سەباح عەلی جاف نووسەر لە شاری کەلار سپاس بۆ ئامادەبوونتان لەم چاوپێکەوتنە تایبەتە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست چاوپێکەوتنی ئەم جارەشمان لە شاری کەلارەوە کۆتایی پێنا تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.